بەڵێ سڵاوتان لەبێتن من ئێستا لە نزاریم لە دەڤەری برادۆز دیارە لە وەرزی دووەم دەستپێکی وەرزی دووەم مامۆستایانی وانە بێژ کە ژمارەیان 20 مامۆستا بێتن لەم قوتابخانەیە کەەوە دوو دەوامی تیا ئاکرێتن 300 قوتابیان هەیە دەوامی بڵین بنەڕەتیان هەیە لە یەک تاوەکوونەوە هەروەها دەوامی دواناوەندیش لە پۆلی 11 و 12یان هەیە دەوامی تیادا ئەکەن مامۆستایانی وانە بێژ لە وەرزی دووەم کەوان نزیکەی هەفتەیەکە بێتن لە دەستپێکی دەوامەوە بایکۆتیان کردووە هۆکاری بایکۆتەکەشیان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەواخۆیان لە بەیاننامەیەکیان ڕایان گەیاندووە لە مانجی نوۆی ساڵی 2021ەوە تاوەکو ئێستا کە ساڵ و نیوەکە کاتن هیچ شایستەیەکی دارایی بەو مامۆستایانە نەدراوە مامۆستایانی وانە بێش کە ژمارەیان بیستە بێتن بێ هۆکارەکەیان هەر ئەوەیە کە بایکۆتیان کردووە ڕاشیان گەیاندێ تاوەکو ئەوەی کەەوە ئەو مامۆستایانە کێشەکەیان چارەسەر نەکرێتن ناگەڕێنەوە دەوام ئەوان دەڵێن وەزارەتی دارایی و هەروەها وەزارەتی پەروەردە خەمسار وە بەرامبەر بە مامۆستایانی وانە بێژ کەوا بەشێکیان ژیانیان لەسەر وانە بێژیە کەوا هیچ داهاتێکی تریان نیێوان باس لەوەکەن کەوا مەسروفێکی زۆریان کردو ڕێگاوبانەکانی ئەم دەبەرە ناخۆشن لەسەر خەرجی خۆیان هاتوچۆیان کردووە بۆ قوتابخانە بەڵام حکوومەتی شایستەیەکی دارایی پێنە داون سەرڕای ئەمەش باس لەوە ئەکەن کەەوە ناوچەکە سەرڕای ئەوی کەوا مەترسی لەسەر ژیانیشیان هەیە چکەم ناوچەیە کە تورکیا لەم ناوچەیە بوونی هەیە بەردەوام سنووری ئەم گوندانە بردومان ئەکاتن بەڵام ئەوان لێبراوانەوە هاتوون تاوەکو ئێستا ساڵ و نیوەکە بەرامبەر کە هیچ بڕە شایستەیەکی داراییشیان پێنەدراوە ئەوان دەوامیان کردووە بەڵام حکوومەت خەمساردی بەرنواندون ئێمە قسەمان لەگەڵ بەشێک لەو مامۆستایان نەکردەوە ناماژەیان بەوەدا کە لە ئێستادا لە کۆبوونەوەدان لەگەڵ لایەنی پەیوەنددار بۆ ئەوەی کێشەکانیان چارەسەر بکرێن و بڕیاریشان داوە کە تاکو و چارەسەر نەکرێت ناگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن.